لا بەردەوامی یاریەکانی خولی پلەیەکی یانەکانی کوردستان یانەی چەمچەماڵ میوانداری یانەی دهۆکی کرد، بەڵام یاریزانانی یانەی دهۆک ئامادە نەبوون یاری دەست پێ بکەن. ئەمەش با بیانووی ئامادەبوونی هاندەران لە یاریگادا. لا تێکڕایماوە یاساییدا داوەری یاریەکە چاوەڕوانی یانەی دهۆکی کرد تاوەکو دەست بە یاریەکە بکەن و بە مانگرتن پەشیمان ببنەوە، بەڵام هیچ کاردانەوەیکی ئەرێنی لا دهۆکەوە نەبیندرا. ئەمەش بۆ هۆی ئەوەی داوەرفیکەی کۆتایی دیدارەکە لێبدا وەڵنگاریەکان ئەنجام نەدرێ. بڕیاری شوایە یاری نێوان چەمچەماڵ و دهۆک با زووترین کات لەلایەنەکەیەتی تۆپەپێی کوردستانەوە بڕیاری لەسەر بدرێت. بڕیاری ئامادە نەبوونی هاندەران لە یاریگادا بڕیارێکی گشتگیر و باڵا بوو. پێش دەستپێکردنی جەولەیەکی نوێی خولەکان یەکێتی تۆپەپێی کوردستان بڕیاریدا سەرجەم یاریەکان بێ هاندەر ئەنجام بدرێت، ئەویش بەهۆی ئەو بارودۆخەی کە ناوچەکەی گرتوێتەوە. لای خۆیەوە ڕێبوار سەید خدر سەرۆکی یانەی چەمچەماڵ ڕەتی کردەوە هاندەر لە شوێن هاندانی یانەکەیان بێت و وتی کۆنتڕۆڵکردنی دەوروپشتی یاریگا قورسە، چونکە زۆر بە یاریگاکانی کوردستان بەرفراوانن. ڕێبوار سەید خدر وتیشی ئەوەی جێگای سەرنجە لامان ئەوەیە یانەی دهۆک بیانووی هەبوو یاریەکەی ئەنجام نەدا، لە کاتێکدا وا پێویست بوو ئەو بڕیارە لەلایەن سەرپەرشتیاری یانەکەوە یاخود یاریەکەوە بدرایە نەوەکو ستافی یانەی دهۆک. سەرۆکی یانەی چەمچەماڵ ئاماژەی بەوەش کرد کاتەنانەتی یەک هاندەریش لە شوێنی پەیژەکانی یاریگای یانەکەمان نەبووە، بەڵام هێزەکانی پۆلیسی چالاکی مەدەنی بەردەوام ئامادە بوون لە یاریگاکەدا. فوتبال کوردستانی بڕیارێک دابوو و یاری بەڕێوەشین بەبێ جەماوەر لەبەر سەلامەتی جەماوەر هەرچەندە بە ڕای من یعنی هەر بڕیارێکی خەلەت بووە، چونکو گیانی جەماوەر پێوان باش بوو یا بەسی یاریزان و دادوان و سەرپەرشتیار پیرۆز نەبووە لایەوان. بەڕاستی ئێمە هاتنە ناو یاری هەموو شت ئامادەمان کرد بوو بوو حاضر کرد بوو بۆ یاری، بەس جەماوەر زۆر لەنە دەوروبەری یاری هەبوو یاریگا بوو. ڕاستە بەلکی مدرجێکی بچووک هەیە لەسەر مەدرەج نەبووە، بەس ئەو سیمەی یاری نزیکترە لە مەدرەج بوو یاریگە و بەڕاستیشی پۆلیس زۆر کێم لێرە بوون، یعنی کۆنتڕۆلی ئەم جەماوەرە نەدکرد، یعنی چەندین جارە هەوڵ دەک و ئەم جەماوەرە بدەرێخن ناتوان کێشە هەبووە نەشی ئەم دەرێخن. دیارە دوایە و بڕیارێکی تۆپی کوردستان دای بۆی یاریەکان بەبێ هاندەڕاوەی لەسەر ئێمە هەم مەستەبەی ئەم بەرەوەی شوێنی هاندەران هەم ئەو بەرە شوێنی هاندەران پۆلیسی لێ بووە یەک هاندەری لەسەر نەبووە، بەڵام یعنی بەداخۆم یانەی دهۆک بەتەمای یاریکردن نەبوو، یعنی من چی لەو دوکانانە بکەم لە دەرەوەی حرەمی منایە خەڵگەچی دەبانیان ئەوە پەیمانگایە کە لەوێیە خەڵگەچی دەسەر ئەو دیوارانە. بەڕاستی ئەو سەیری یاریەکانی کێشەکەم ێستا بەلایف هەمووی یاریەکرێ و هەموویانەکە ئەم بەردەڕەش هەم بازە یەک دەنێک کێشەیان نییە، بەڵام ئەم دامان دیارە بەتەما یاریکردن نەبوو بەداخەوە، بەڵام یعنی ناشکرێت و من هەرچی هێزی چەمچەماڵ هەیە بێنم ئەم سەردوکان و قوتابخانە و مەحەدی پێ بگرم. بەڕاستی عیبە یعنی شتیوە ئێمەوەنی لەسەرمانە شوێنی هاندەرانە نەمان هێشتووە یەک نەفەر بچێتە شوێنی هاندەران، هەم دەسە ڕاستمان هەم دەسە چەپمان، بەڵام بەداخۆی ترەوەن دیار بەتەما یاریکردن نەبوون. بەداخەوە یاریەکە نەڕۆژ ببووی ئەوەی کە یانی دهۆک بیانیەوەی هەبوو کە هاندەر لە نێو یاریگادای، بەڵام بە هیچ شێوازە و شەنانی کە مەدرەجی هاندەرانە ئێمە وەکو سەرۆکی دەزەی هاندەران من بەتایبەت دەسەی هاندەرانشمان ئاگادار کرد بە هیچ شێوازە هاندەر نەچێتە ئەو شوێنانە، هیچ هاندەرێکش لەوێنەوە ساودانیش و برایانی چالاکە مەدەنیەکان کۆنتڕۆڵ یاریگایان کرد.